هەر ینی خوا مەداوە ئەلحەمدولله سەد جار شکر لە خوای سایقێکمان ئەوانەی سوتایە بە ناوی ئیسماعیل ئەو ئێستا لە نەخۆشخانەیە. ئەمە یەکێک لە کارمەندانی بەرگری شارستانە دەمێت قسەی لەگەڵ بکەم. سڵاو دێ بێوازان بە سوچی بریندار بووی. سڵاو وەزرابێت ئاساییە وەڵای سوچەکە چێ ئەوەی کە کاتی ئەو خەزانەی غاز و ئەوەی تەقی ئەوە جەماعەت تەقریبەن هەموو لە پێشەوە بوو خوا ئەوانی داوە ئەوان هەراتن چوونە کشانەوە پاش ئەمە سیارەکانمان بردە پێش سیارەکان دەبین وستایە ئەو سیارەکان بەهێز بوو ئاگرەکە زۆر بەهێز بوو ئاگرەی تەواو خەزانەکان ئاگری گرت بوو ئەوە دەبینن چی لاتیا سایقێکمان ئەوانەی سوتایە بە ناوی ئیسماعیل ئەو ئێستا لە نەخۆشخانەیە بریندار بووە بە ئەوەی عەدەدەکان نازانم بزە بچەندە بەس وەکو سوتان هەیە زیانی ئەوەی هەیە کە سایقمان سوتایە عەدە سوتایە بەس وەکو عەدەد نازانم چەندە چەند نەفەرە لە کارمەندانی بەرگری شارستانی کارمەندانی مەزخانەکە شتاون باوەڕکە کارمەندانی بەزیخانەکەی ئاگامان لێ نەبوو کە ئاگرەی زۆر تەشەنەی دەکرد هەرچەندە وتەبێژی شارەوانی ئەوەی خۆی هەیە پاشان کە ڕوون دەبیتەوە هەموو لەوی بەرێ وتەبێژی خۆی هەیە و کە ڕوون دەبیتەوە ئەوەی خۆی دەدا لەسەرەوەی ئەوەی نازانم بەس کێکەم جار بیداەتی ئاگرین ئاگرە کە تەشەنەی کرد بووتەوە و خەزانەکان ئاگری گرتبوو ئەمەش ئەلێرە هەلەو ساعی لە پێشەوە لێمان دەدا لە کاتەکی تەقی جەماعەتی مەکشان و پێشانی خوادایەوە ئەلحەمدولیلا ئەم نێرم بڕێک سوتایەوە دیارە تەماشات کرد ئەلحەمدولیلا لە خوای بەزیاد شکرانەی دەوێت سوپاس دۆ خوای کە ئەمەی داوە ئەلحەمدولیلا بۆم دەیبوو زیانەکی گیانی بەو دەربێنسی بوو هەر ینی خوا ئەمەی داوە ئەلحەمدولیلا سەد جار شکر لە خوای پاشەوەش ئەو دەبین سیارە سوتایە قەزاف سوتایە هەتا ینی ئاگرەکە کار لەوەی نەبوو هەرچەندە دوێژ بەرگری شارستانی وتەبێژی خۆی هەیە و ڕوونکردنەوەی دەدا